بەناوی خوای بەبەزەیی بەخشندا خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 46دا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. بەڕێزان لە ئەڵقەی ڕابردوو وتم ئەم بابەتە درێژەیە بێ، بابەتی ئیمان لە کتێبی خواناسی ئاین ئیمان کە کتێبێکی بەڕێز مامۆستا عەلی باپیرە. بەڵێ خۆشەویستان وتمان بابەتی ئیمان بابەتێکی گەرچی هەستیارە، چونکە وتراوە دنیا و دوا ڕۆژی ئینسانی مسلمانی پێوە بەندە، بەڵام لە هەمان کاتیشە بابەتێکی بەچێژە، ینی بابەتێکە کە دەکرێت لە کاتی گوێگرتنا ینی کە کۆمەڵک معلومات یان کۆمەڵە زانیاری گاتە گوێچکەمان نەگاتە شعورمان، ینی ئینسان چێژی لێ بکە. بۆیە بابەتی ئیمانی بابەتێکی وشک نییە کە ڕاست دەوێت، بابەتێکە پەیوەندی بە هەڵسو کەوتی ئێمە، پەیوەندی بە گفتاری ئێمە، پەیوەندی بە ڕەفتاری ئێمەوە هەیە. لەبەرەوە بەڕاستی ینی من بۆ خۆم ینی چێژ لە بابەتەکانەکەم بە تایبەتی و بابەتانێک کە ئیمان پێوەستە بێتەوە بە ڕوانگەیەکی ڕوحی ئینسانەوە، واروەها ڕۆحیش بۆ خۆی پێویستی بەوە هەیە کە چێژی پێ بدرێ و هەروە پێویستی بەوە هەیە کە زەخیرەی پێ بدرێ. بۆیە تەمەناوەکە ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەیە ئینشاءڵڵا کە ئێوە چێژ بکەن و لەگەڵیشە زانیاریتان سەربار بێ و زانیاری سەبارەت بە ئیمان کە بابەتە گرنگەکەی ژیانی ئێمەیە. مامۆستا جارێک کە سوپاست دەکەین، سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ ئێوەش و بەخێر بن یاخوا خۆت و هاوکاران کاک پەیوەند. سوپاس دەکەین. مامۆستا لە سیریا سەرگوزشتەیەک هەیە وەکو سەرگوزشتە هاتووە، سەرگوزشتەکە سەرگوزشتەیەکە تەسەووری ئەوە کەم کە هەمومان بیست بێتمان، ئەوەش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئیمامی عومەرە فەرمێ تۆ ئیمانت تەواو نابێ هەتاکو من و منت لە نەفسی خۆت خۆشتر نەوێ. هەڵبەت عومەر یەکەم جار ئەمە دەزانین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکلایی نەبووەوە لەوە سەر ئەوەی کە کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاخود پێغەمبەری لە نەفسی خۆی خۆشتر بێ، نەفسی خۆی هەڵێتەوە، بەڵام دوجار دەگەڕێتەوە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم و کە فەرمێ ئێستا تۆم لە نەفسی خۆم خۆشترەوێ. یعنی نەمدیوە کەسێک تۆزە قوڵ لەم بابەتە بڕوانێ یاخود بۆمان شرۆڤەکە، چونکە مامۆستا لە زاهیری بابەتەکەیە شتێک حاشا لە پێغەمبەر صلی الله علیه و سلم، ینی شتێک لە وەکو ئەنانێت، ینی تۆ دەبێ بە زۆر منت لە خۆت خۆشتر بوێ، ینی زاهیرەکەی ئەوەشی تایە. ڕەنگە ئەم پرسیارەش بکرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن ئەوای کردو، بەڵام بە ئێمە پرسیار لە ئەوە بکەین ئایا ئەو خۆشەویستی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داوایە کە بۆ ذاتی خۆی وەکو ئینسانەکە یاخود دیسان پەیوەستە بێتەوە بە ئیمانەوە، واتە پێوەستە بێتەوە بە ئیمانی ئینسانەکە خۆی. بۆیە مەوزوعەکەی ئێمەش مەوزوع ئیمانە حەزم کرد لەم سەرەتایە بەمە دەست پێ بکەین. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. کاک پەیوەند ئەو دەقەی سنەت بەو شێوەیە کە ڕۆژێک عومەر خوالی ڕازی بێ، عومەری کوڕی خەتاب دەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تۆ لە هەموو کەس دەلام خۆشەویستتری جگە لە خۆم. یا رسول الله إنك لأحب الناس إلي إلا من نفسي. ئەوش دەفەرمێ لا يا عمر حتى أكون أحب إليك من نفسك. نەخێر ئەوە نەگەیشتوویە ئیمانی تەواو تاکو منت لە خۆشت خۆشتر نەوێ. ماوەیەک عومەر خوالی ڕازی بێ دەوەستێ، دوایی دەڵێ ئێستا تۆ لە خۆشم لەلام خۆشەویستترە. دەفەرمێ ئەلئانە ئێستا تەواوە. ئەمە هەم لە موسنەد ئیمام ئەحمەد داهاتووە، لەسەر چاوەکانی دیکەش داهاتووە. گومانی تێدا نییە کە ئەوە نەکرد بۆ عومەر خوالی ڕازی بێ، بۆ غەیری عومەری شەر وایە، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. یەکێک لە ئێوە ئیمان ناهێنێ، واتە ئیمانی تەواو، تاکو منی لەلا خۆشەویستتر نەبێ لە باب و دایکی، لە ڕۆڵەی، لە تێکڕای خەڵکی. هەروەها لە فەرمایشتی کەدا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو کەسەی ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان.
سێشت لە هەر کەسێکدا هەبن شیرناتی ئیمانی پێ چێشتوون ئەن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما كخوا و پێغەمبەرەکەی لەلا خۆشەویستتر بن لە غەیری ئەوان وأن يحب المرء لا يحبه إلا لله کەسێکی خۆش دەوێت بەس لەبەر خوا خۆشی بوێ نەک لەبەرەوەی تەماعێکی پێیەتی ئیشێکی پێیەتی وأن يكره أن يعود في الكفر بعد أن أنقذه الله منه كما يكره أن يقذف في النار أول صحيح بخاري مسلم دار وپێی ناخۆش بێ بگەڕێتەوە بۆ کوفر دوای ئەوەی خوا دەربازی کردووە چۆن پێی ناخۆشە فەڕی بدرێتە نێو ئاگر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی چۆن فەرمووە ئەمە هەر لە خودی قورئاندا هەیە کاکە پەیوەند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان هیچ شتێکی نەفەرمووە کە لە بەر ڕۆژنایی قورئاندا نەیفەرموو بێ وەکو ئیمام شافعی لە کتێبی ئەڕیسالەکەی خۆیدا دەڵێ و هیچ شتێکی نەفەرمووە کە لەگەڵ قورئاندا تێک بگیرێ با تەماشا بکەین لە سوورەتی ئەلأحزابدا سەرەتای سوورەتی ئەحزاب دەفەرمێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ بڕواداران لە نەفسی خۆیان لیان لە پێشترە پێیان شایستەترە کە خۆشیان بوێ ئاگیان لێ بێ لە سوورەتی تەوبەدا ئەوە لێ شوێندە نەهاتووە لە سوورەتی تەوبە دەفەرمێ ما كان لأهل المدينة ومن حولهم من الأعراب أن يتخلفوا عن رسول الله ولا يرغبوا بأنفسهم عن نفسه بڕواداران لە خەڵکی مەدینە و لە عەرەبە خێڵەکەکانی دەوروبەری بۆیان نییە کە لە پێغەمبەری خوا بەجێ بمێنن کاتێ دەچێت بۆ جەنگ و جیهاد و نابێ خۆیان پێ لەوی لە پێشتر بێ ئەمە تەماشا بکە لە ئاەتەکەدا باسی چێ دەکا النەبی و نەبی نافەرمە محەممەد بۆ خۆی چی دەفەرمێ ئەن يكون الله ورسوله پێغەمبەرەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەواتە وەکو ڕەوانەکراوی خوا و نێردراوی خوا دەڵە دەبێ منتان لە دوای خوا لە هەموو کەس لە هەموو شتێ خۆشتر بوێ بۆ کاکە پەیوەنجا خۆ گەروان نەبێ ئەی چۆن ئینسان بۆ چوونێکی خۆی ئارەزوێکی خۆی ژێر پێ دەخا لەبەر فەرمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێ پێغەمبەری خوا لەلا بەڕێزتر و خۆشەویستتر بێ لە خۆت لە بۆچوونەکانی خۆت لە ئارەزوەکانی خۆت لە پێخۆشبوونەکانی خۆت جا ئەمجا بە قسەکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم پابەندی بە فەرمانەکەی هەڵدەبژێری بەسەر شتەکانی خۆتدا ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەر ئێمەی بووە هێندە بە تەنگمانەوە بکە منتان زۆر خۆش بێ وەکو پێغەمبەری خوا خۆ نەیفەرمێ وەکو محەممەدی کوڕی عەبدوڵڵاه وەکو ڕەسوول الله وەکو نەبی الله بۆ چاک فەرمانبەری بین چاک بە قسەی بکەین کە چاکم بە قسە کرد خۆمان قازار دەکەین بۆ ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ خۆشت بوێت خۆشت نەوێ پێغەمبەری خوا هەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پلە بەرزەی کە خوا پێی داوە خۆ تازە لێ وەرناگرێتەوە بەڵام ئەو خۆمانین بەهرەمەند دەبین لە خۆشەویستنمان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێزگرتنمان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم و سەڵات و سەلام و بەڕەکات ناردنمان بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو خۆمانی بەهرەمەند دەبین بۆ خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما أي بروا داران بياد كرنيش زوري عدي خواب كان وببيانيان وإيواران بباچي بقرن استعيشي بكن بو هو الذي يصلي عليكم وملائكته خوا خوي فريشتكاني صلواتان لذن جا صلاتي خوا واتا الرحمة بزي خوي من بيدا بخشه صلاتي ملائكة واتا الرحمة بزي وسوزو مهرباني خوا من بو دعوة دكان بو چی خوا او من بو دکا خوي فريشتكاني ليخرجكم من الظلمات إلى النور تاكل تاريكا كان درباستان كا بو روشنائي وخوا برامبر ببرواداران مهربانه پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام من صلى علي صلاة صلى الله عليه بها 10 وكل سنن داتوا هر کس یک صلواتم لیدا خوا ده صلواتی لیدا بو صلواتا کاته چی خوا صلوات ما لیدا له تاریکان در باز من دک بو روناکای بو پیغمبر ده فرمي صلواتم زور لیدن لبر چی لبر او پی وی سی خوی نبو با ایما لبر او که اگر اما صلوات ده پیغمبر دین عليه الصلاة والسلام رحمته بزي خوي بو داواب کین
بەخشش و کەڕەمی خۆی بۆ داوا بکەین خوش دە بەرابەرمان پێدەدا لەبەر خۆمان بووە کە دەفەرمێ منتان زۆر خۆش بوێ لە خۆتانتان خۆشتر بوێم لەبەرەوە کە تاک چاک بە قسەی بکەین تا چاک فەرمانبەری بین تا چاک گوێڕایال و پەیڕەوی لێ بکەین و سەرنجام خۆمان قازان سوین ئەگەر ناخۆی تازە خۆی لەو پلە بەرزەدای کە خوا بە هیچ کەسی نەداوە ئاوا حقەتەکەی بەڵێ مامۆستا بابەتێکی دیکەی گرنگت هێناوە باسی ئەوەی کە پێگوترێ تەبان لە کەوتوتە کۆتایی بەشی یەکەم کە ئێمە باسمان لە ئیمان کرد باسی مطلقی ئیمان یاخۆت گوتنی لانی کەمی ئیمانەکەیت لە وەصفی ئەو ئیمانە باس لەواکەی کە ئەو ئیمانە لایانی کەمی ئیمان بریتە لەوەی کە ئینسان لە گوناهی گەورە ناجێڕێتەوە بۆیە لە ڕۆژی قیامەتەشا خی پەروردگار ئەم کەسە دەخاتە دۆزەخ یاخود ئەیسووتێنێ باردەقای ئەوەی کە گوناهی کردوون بەڵام لە کۆتاییە ئەم کەسە جارچکە پاگە بێتەوە ئەوەی کە من تێگەشتم دەچێتە بەهشت بیستم ڕێەکەیە لەسەرەوەی کە ئینسان ئەچێتە کە چوە دۆزەخ ینی نایەتە دەرەوە ڕێکی ئاوا هەیە حەزم کرد لەگەڵ ئەمەی جەناب تا پێوەستی کەمەوە کە جەنابەت پێ دوایەوان ئەو ئەوانەی کە لانی کەمی ئیمانیان هەیە بریتین لەو کەسانە کە گوناهەکەن لە گوناهی کەبیرەش ناگەڕێنەوە بەڵام دوجار خی پەروردگار لە ئاگری دۆزەخێ ڕزگاریان ناکە دەچنە دۆزەخ و بە جۆرە لە جۆرەکان دوایی دێنە دەرەوە و دەخلی بەڵێ قسەکەمان لەسەر ئەوەیە ئەگەر لەگەڵ ئەوەشە ئەو ڕێژ بێنین کاڵێ ئینسان کە چوە دۆزەخ من تەمان جاجار وەکو گوتم ئاماژە دەکەم بە هێندێک لە کتێبەکانی خۆم لەبەرەوەی کە ئێمە لێرە کە قسە دەکەین لەوانە ناتوانین حەقی خۆی بدەینێ کاکە پەیوەند من لە تفسیری سوورەتی نیساء کە بەرجی سێمی تەفسیرەکەمە تەفسیری قورئانی بەرز و بەپێست لەوێدا لە تفسیری ئەو ئاەتە مبارەکەی کە دەفەرمی إنما التوبة على الله للذين يعملون السيئات حتى إذا وليست التوبة الذين على الله الذين يعملون السيئات حتى إذا حضر أحدهم الموت قال إني تبت الآن ولا الذين يموتون وهم كفار تەوبە وەرگرتنی خوا بۆ ئەوانە نییە کە لەسەر خراپان بەردەوام دەبن تاکو یەکێکیان مردنی دەگاتێ لە گیانەڵادا دەڵێ سا تۆبەم کرد یا دوایەوە کە دەزانێت دڵنیا دەبێت کە دەمرێ هەروەها ئەوانش کە بە کافری دەمرن لەوێدا باسی ئەوم کردووە کە ئەو ڕایە کە هەیە کە کاگناسری سوبحانی بەڕەحمەت بێ حەقیقەت پێمایشێکە لە دوستانی خوا ڕای زۆر جوان و ڕێک و وردی هەن هەرچەندە زۆر بە مەزڵومی شەهید کراخوا بە شەهیدی وەرگر بێ و لە تافی تەمەنی کە خەریک دەبوو کامڵ بێت شەهید بوو مابێت نەگەی بۆ 40 ساڵ لێرە ڕایەکی هەیە کە ئەو پێی وایە کە مرۆڤەکان یان دەچن بۆ بەهەشت یان دەچن بۆ دۆزەخ وەکو بێتەوە یادم لە کتێبەکانیشدا ئیستیشاد بەم ئاەتە دەکا کە دەفەرمێ فەریق فی الجەنەة وفەریق فی السعیر لە سوورەتی شوڕادا هاتووە کۆمەڵێک لە بەهەشتن و کۆمەڵێک لە دۆزەخن دەڵێ هەر ئەو دوێە زامن لەوێدا لە تەفسیری ئەو ئاەتانە هەروەها لە سوورەتی ئالی عیمرانیش لەوێشدا کە خوا دەفەرمێ خۆتان لە ئاگرێک بپارێزن بۆ کافران ئامادەکراوە یعنی چی مسلمانینە بڕوادارینە خۆتان لە ئاگرێک بپارێزن بۆ کافران ئامادەکراوە ئەمە چی لێ وەردەگیری لە ئەسڵدا ئەو دۆزەخە بۆ بێ بڕوایان ئامادەکراوە بەڵام بڕوادارینە ئێوەش ئەگەر لە خۆتان وریان نەبن تووشی ئەو دۆزەخە دەبن با ئیمانیشتان هەبێ چۆ دەفەرمێ ئیماندارینە خۆتان لەو ئاگرە بپارێزن کە بۆ کافران ئامادەکراوە ینی چی ینی ئیمان بە ئیمانیشەوە دەگونجێ بچنێ ئەو ئاگرە تا پاک دەبنەوە بەهەرحاڵەوە وەکو گوتم پێویستی بە شوێنێکی تەرخان دەکەم لەو شوێنان لە تەفسیرەکەی خۆمداوە لە هەندێک لە کتێبەکانی خۆم باسی ئەوم کردووە کە ئەوە ڕاست نییە کە یەکڕێ هەندێک بۆ بەهەشت و هەندێک بۆ دۆزەخ چونکە بۆ جارێ دەیان فەرمایشتی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم لە صحیح بوخاری مسلمدا لە سونەندا هاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو کتێبەشدا هەندێکیانم هێناوە کە هەندێک لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خاوەنی گوناحە گەورەکانن ئەگەر خوا لیان نەبورد بێ چونکە خوای تعالی دەفەرمی إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء
خوا لەوە نابورێ هاوڵی بۆ پەیدا کرابێ هاوبەش بەڵام جگەلەوە بۆ هەر کەسێ بیوێ لێ دەبورێ ئەگەر نەکەوت بێتە بەر مەشیئەت و لێبوردنی خوا نەکەوت بێتە بەر شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سزای بەرزەخ پاک نەبوو بێتەوە ئەوە لە قیامەت سزا دەدرێت تاکو لە گوناحەکانی پاک دەبێتەوە لە چەندان فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەو فەرمایشتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەواڵی پێداوین دەبێ وەریان بگرین ئەوە یەک پاشان هەر لە قورئاندا بەڵگەمان هەیە خوا دەفەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير دەفەرمێ دوای کتێبی خۆمانمان دا بە کەسانێک کردمانە میراتی کەسانێک لە بەندەکانمان کە هەڵمان بژاردوون هەیان ستەمی لە خۆی کردووە فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد هەیانە میانجیە نە دواکەوتووە نە پێشکەوتووە ومنهم سابق بالخيرات هەشە لە چاکەکاندا پێشکەوتوەتەوە کەواتە خوا دەیان کاتە سێ پلە بڕوادارانێک کە شوێنکەوتوی قورئان دەیان کاتە سێ پلە ظالم لنفسه کە زوڵمی لە خۆی کردووە تووشی سزا دەبێ میانجیە و پێشکەوتوویە کەواتە ئەوە ڕاست نییە کە ئەوەی کە دەفەرمێ فەریق في الجنة وفەریق في السعير ئەمە کۆتاییەکەیەتی لە کۆتاییدا بەشەریەت هەمووی یان لە دۆزەخدا یان لە بەهەشتدایە بەڵام تا دەگاتە قۆناغی کۆتایی خەڵکێک هەیە تووشی سزا دەبێ و لە ئەنجامی سزادرانەکەدا پاک دەبێتەوە ئەمجا شایستەی چوونە بەهەشت دەبێ و کەسانێکیشان کە بەبێ لێپرسینەوە لەگەڵداکردن لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام کەسانێکن کە بەبێ لێپرسینەوە لەگەڵداکردن دەستنە بەهەشت و کەسانێکن لێپرسینەوە لەگەڵدا دەکرێت چاکەکانیان زیاتر دەبن ینی ئەوانەی کە دەستنە بەهەشت چەند جۆرێکن کاکە پەیوەند هەندێکیان بەبێ لێپرسینەوە یعنی بەبێ لێپرسینەوە یەگەڕێ بۆ بەهەشتێک هەندێکیان لێپرسینەوە لەگەڵدا دەکرێت و چاکەکانیان گرانترن لە خراپەکانیان فمن ثقلت موازینه هەندێکیان چاکە و خراپەکانی وەکو یەکن ئەوانش خوا زوڵم لە کەس ناکات لەسەر ئاعراف نێوانێکە لە نێوانی بەهەشت و دۆزەخدا لەوێ لە سوورەتی ئەعرافدا خوای تەعالا باز دەکا کە ئاور دەدەنەوە لە ئیمانداران سەلامیان لێ دەکەن ئاور دەدەن لە دۆزەخیان دەڵێن خوا بمان پارێزی بە مەرەدی ئەوانەمان نەبەی کە زۆربەی زانایان دەڵێن نەتیجە ئەوانەش دەربازیان دەبێ و کەسانێکیش هەن کە حەدیسی پێغەمبەر خواسم لە کاتێ بە پردی سەرپەشی دۆزەخدا ڕەت دەبن دەکەونە خوار لە ئەنجامی گوناح و تاوانەکانیان تەواو لە ئەهلی ئیمان ئەوانش بە ئەندازەی خراپ و تاوانەکانیان سزا دەدرێن و دوایی دەربازیان دەبێ یعنی ئەمە لەو شتانەیە کە لە ڕاستیدا لە عەقیدەی ئیسلامیدا وەک بەشێکی زۆر ڕوون و ئاشکرایە بەڵام ئەگەر کەسێک پێی وابوو کە نەخێر ئاەتەکانی قورئان ئەوە ناگەیەنن وەگە کەسێک پێی وابوو کە سەنەدی حەدیثەکان ئەوە نییە ئایا بەوە لە ئیسلام و ئیمان دەردەچێت نەخێر چونکە کاتی خۆی معتەزیلەش ڕایەکی وایان هەبووە ئەوە نەبێ هەر کاک ناسر یا کاک عەمەر یا کاک زەید و هێندێک لە زانانی دیکەی ئیسلام کاتی خۆی معتەزیلە ڕاییان وابووە کە نەخێر شتیوان نییە خەواریج ڕایان وابووە کە ئینسان یان بەهەشتی یان دۆزەخیە لەگەڵ ئەو فەرمایشتەکانی پێغەمبەر سڵ بەڵام دیارە خۆ نەیانگوتوە پێغەمبەر وای فەرموو بڕامان پێنەکان پێی کافر دەبن یەکتوانە پێمان وانێ پێغەمبەر وای فەرموو بێ یاخود تەعنیان داوە لە سەنەدەکە لە ڕاویەک ئەوە بۆ زانیاریت یانی هەندێک کەس وارە زانێت کە لەگەڵ تۆت حەدیث هەر کەسێک ڕەتی کردو کافر دەبێت ناخۆ دەبێت لێ پرسی کاکە چۆنی ڕەت دەکەیەوە ئەگە کوتی وەڵام دەزانم پێغەمبەر وای فەرموو بەڵام ڕەتیشی دەکەم و کافر دەبێت چۆ بۆ ئیمان تەصدیقە بەڕازدانانە تەکذیب و بەدرۆدانان پێچەوانی تەصدیق هەڵەوەشێتەوە بەڵام دەگەر و گوتی وەڵاهی من پێم وایە پێغەمبەر وای نەفەرمووە عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ناگە بزانم وای فەرمووە سەر و چاویدان ڕاستی فەرمووە بەس پێمانیە مەبەستی ئەوە بووێ ئەو کاتە پێی کافر نابێت بەڵێ مامۆستا دێنێ سەر بابەتێکی تری زۆر باوا بڵێن هەستیارەویش ئەو فەرمودەیە هاتووە لە کتێبەکەشا هێناوتە هەر کەسێک بڵێ لا ئیلاهە ئیلا الله و هێندەی دەنکە جۆیەک دەنکە گەنمێک یان مێرولەیەک ئیمان لە دڵی دابێت دەچێتە بەهەشتەوە قسەکەمان لەسەرەوەی مەبەز لە دەنکە جۆ و گەنم و قەبارەی مێرولەیەک لەم فەرمودەیەدا چییە؟
زانانی کە فرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شەرح دەکەن دەڵێن مەبەست لەوەیە کە لەگەڵ گوتنی لا ئیلاهە ئیلا اللهەکە کردەوەشی هێندە هەبووە دەنکەجۆ گەورەتر دەنکە گەنم گەورەترە لە مێرولەی گچکە یعنی ئەوانش دەکا بە سێ پلەوە یعنی پێشێ دەفەرمێ بەقەت دەنکەجۆیەک خێری لە دڵدا هەبێ یعنی چی یعنی کردەوەی کردبێ بەو ئەو کەلیمەی تەوحید و وشەی تەوحیدە یا بەقەت دەنکە گەنمە یا بەقەت مێرولەیەکی گچکە واتە کەم و زۆر دەبێ کردەوەی هەبێ ئیلتیزامی بوو بێ بەو وشەی خوا بەیەکگرتنەوە بەو لا ئیلاهە ئیلا الله گوتنەوە بەو دەربڕینی یەکتایی خواوە کەم و زۆر دەبێت کردەوەی بوو بێ ئەگەر کەم ئەگەر زۆر ئەوجا ئەوە دەچێتە بەهەشت واتە سەرنجامەکەی دەچێتە بەهەشت سەرنجامەکەی دوای ئەوەی کە سزا دەدرێت پاک دەبێتەوە دەچێتە بەهەشت نەک هەر یەکڕێ مەبەست پێ ئەوە ینی مەبەست کە دەفەرمێ خەیر واتە دەبێت کەم و زۆر کردەوە پابندیەکی بوو بێ مامۆستا ئاسانکارێک هەیە لەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم جارێک بێت لە سەحابەکانە فەرمێ ئەمە وەکو مژدەیەک هەر کەسێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەچێتە بەهەشتەوە هەتاکو سەحابەکەش فەرمێ ڕایگەیەنمە فەرمێ نا بێڵێرەوە قسەکە لەسەرەوەی ئێستا ئەمە هەندێک کەس وەکو مژدەیەکی گەورە سەیری ئەماکەن کە هەر کەسێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله بێتە داخڵی بەهەشتە بێ و ئەوە بەهەشتیە ڕاستە کاکە پێوە هیچ گومانی تێدا نیە بنچینەیەکی ئوسولی فقهمان هەیە دەڵێ يحمل المطلق على المقيد مەرجدارکراو یا پابندکراو دەبێت بفامرێتەوە لەبەر ڕۆشنایی مطلق ڕەها دەبێت بفامرێتەوە لەبەر ڕۆشنایی پابندکراو یا بندکراودا لەوێ کە دەفەرمێ من قال لا إله إلا الله دخل الجنة ئەو ڕاست لە صحیح بوخاری مسلم داهاتوو بەڵام لە شوێنی کە بۆ مەڕوون دەکاتەوە ئەو گوتنی لا إله إلا الله چۆن دەفەرمێ مخلصا من قلبه صدقا من قلبه خالصا کەواتە یعنی ئەوە لەوێ کە بە مطلقی گوتوێتی ئەو بە مطلقی و ڕەهایی گوترانە لەبەر ڕۆشنایی مقەیەدەکەدا دەبێت تێبگەی ئەگەر نا بەغەڵەت دادەچی لە تێگەیشتنی فەرمایشتی پێغەمبەردا صلى الله عليه وسلم بۆیە نا خوا دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون تا کۆتایی لە شوێنی کەش دەفەرمێ ئیمانداران ئەو سافانیان باس ناکات دەفەرمێ ئیمانداران سەرفرازن وانە ئێمە چۆن لەو ئیمانداران سەرفرازن چۆنی لێ تێدەگەین دەبێ بێنین لەوێ کە بە مطلقی دێ لەوێ لە سوورەتی مؤمنوندا ئەو وەصفانە واتە کە خاوەنی ئەو وەصفانە بن یعنی خاوەنی ئەو وەصفانە ئەو ئیمانداران کە سەرفرازن نەک هەر کەسێک گوتی ئیماندارم سەرفراز بێ ئەنجا یا بۆیە نەخوا دەفەرمێ وأنتم الأعلون إن كنتم مؤمنين ئێوە لەسەرەوە دەبەنەگەری بڕوادار بن یعنی هەر دەگەڵ گوتی بڕوادارم لەسەرەوە دەبێ ئەی باشە دێ ئەمە هەر ئیمانداران دەبینین لە ژێرنیری کافراندان خۆخوا شتێک بفەرمێ ڕاست وایە ئەی لێرەدا چۆنە واقعەکە وانە نا خوا دەفەرمێ إن كنتم مؤمنين واتە ئەو ئیماندارەی کە خوا پێناسەی کردووە نەگو ئیماندارەی کە لە دەمەرج ڕەنگە دوومەرجی ئیمانداریان بەتاوی تێدا نەبێ مامۆستا لە بەندی دووەمە پلە و پایی بڕوا بەخوا بوون لە سەرەتای بابەتەکەیە جارێکە دەگەڕێتەوە بۆ سەر گرنگی یەکتاپەرستی پێ دوایە ینی بە ئاوا ئەنووسیت هەرچی گرفتی زاهیر و باتنی مرۆڤە بە تاک و کۆمەڵیەوە پەیوەندی بە شیرک و بتپەرستیەوە هەیە هەرچی گرفتی تاک و کۆمەڵە پەیوەستەکەی تۆ بە شیرک جاری کە باسمان کردو حەزەکەم لێرە ئیشارەتێکی پێ بکەینەوە ئەگە بە کورتیش بەسەر چاو کاکە پەیوەند تەوحید کە من وشەی خوا بەیەکگرتنم بۆ داناوەتە خوا بەیەک بگری لە بەدیهێنەراتیدا لە پەروەردگارێتیدا لە خاوەندارێتیدا لە ناو سیفەتەکانیدا لە پەرستراوێتیدا لە بشورخۆرێتیدا لە دادوەرێتیدا ئەتۆ واتە بڵێ تەنیا خوا بەدیهێنەر و پەیداکەر و داهێنەری
گردون و کەون و کائیناتەوە تەنیا خوا خاوەن و پەروەردگار و مشورخۆرەوە تەنیا خوا سوبحانەوە تەعالا و ناوسیفەتانی خوا هەینی کەس نینی هیچ مشتێک نینی و تەنیا خوا دەبێت تاکە پەرستراو بێ ئەوە چی دژێتی شیرک جا هاوبەش بۆ خوادانان چ لە بەدیهێنەرایەتیدا وەکو عەقیدەی ثەنەویەتی مەجووسیەکان ئەهریمەن و یەزدان یا ئەوەی یەزیدیەکانیش دەشبهێتە ئەوەی مەجووسیەکانەوە کە ئیبلیس زۆر لە کەوڵی خۆی دەردەچوێن پێ دەڵە مەلەک تاووس و پێیان وایە کە بڵێ منافیسی خوایە یا شتێک لە خوارخواوەیە هەر شەیتانەکەی کتێبە ئاسمانیەکان و شەریعەتە ئاسمانیەکانە گەورەیان کردووە و هێندە زل نییە مەخلوقی خوایە و منافسە ئەوەی خوای پێ ناکرێ و خوا داوای لە خوا کردو خوا بیهێڵێتەوە خوا بە مۆڵەتی خوا ماوەتەوە جا چ هاوبەش بۆ خوادانان لە بەدیهێنەرایەتیدا لە پەروەردگارێتیدا لە خاوەندارێتیدا پێ دوابی غەیری خوا خاوەندارێتیکی هەیە یاخود لە پەرستراوێتیدا یاخود لە ناو سیفەتەکانیدا ئەوە ڕێک پێچەوانەی خوا بەیەکگرتنە بۆیە گرفت و کێشەکانی تاکو کۆمەڵ بۆچی من بەستومەتەوە بە شیرکەوە کاتێک مرۆڤ غەیری خوا وەکو خوا مامەڵە لەگەڵدا دەکات جارێ هەر لە عەقڵ و لۆژیک و عیلم و واقعدا غەڵەتە غەیری خوا هەمووی دروستکراوی خوایە هەمووی بەدیهێنراوی خوایە ئەتۆ بێنی هیچ شێ لە دروستکراوەکانی خوا بێنی ئاستی خوا بەتاکیدەوە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەمجا ئەوە هەرەوەندەنی هەڵە بێ هیچی دیکە لە ڕووی فیکریەوە دەرهاویشتەی زۆر خراپی دەبن چۆ ئێستا هەموو بتپەرستەکان یا هەموو ئەوانەی کە جگە لە خوا دەپەرستن بە نەسڕانیەکانیشەوە لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم هەموو ئەوانەی کە جگە لە خوا دەپەرستن جا ئەگەر مرۆڤێکە ئەگەر پێغەمبەرێکە ئەگەر فریشتەیە ئەگەر ئەستێرەیە ئەگەر هەوا ئارزووە ئەگەر حیزبە ئەگەر ڕژێمە ئەگەر هەوا ئارزووی خۆتە یا هەوا ئارزووی خەڵکە هەموو ئەوانە دێنن ئەو پابەندەی کە تۆ دەبێ هەت بێ بە بەرنامەی خواوە ئەوانە دەیان بێ بەو شتانەوە کە دەیان پەرستن لێرەدایە کە ئینحراف و لادان لە ژیانی بەشەردا سەر هەڵدەدا تەماشا بکە لەکوێوە لەکەیەوە لادان لە ئاینی نەسڕانی لە ڕێبازەکەی مەسیح عەلەیهی سەڵات وەسەلام سەری هەڵدا لەو کاتۆ کە قەشە و پاپایەکان خۆیان کرد بە وەکیلی خوا بە سێبەری خوا بە نوێنەری خوا و قسەکانی خۆیان وەکو دینی خوا پێشانی خەڵک دەدا ئەمجا بەشەریش بەتەکید بەشەر بەشەرە بە هەڵەدا دەچێ نای پێچێ ئەوانە قسەی چینی ئەکلیرۆس یا قسەی قەشە و پاپاکان وەکوم لە کتێبی تەوەژمی ئیسلامی عەلمانی و هۆی هۆکارەکانی سەرهەڵدانی عەلمانیەت و لە کتێبی ئیمان و مەوسوعەی ئیمان و ئیلحاد هۆکارەکانی سەردانی ئیلحاد سەرهەڵدانی ئیلحاد لە ئەوروپا باسم کردووە لە ئەنجامی ئەوەدا ئەوانە کە قسەکانی قسەی قەشە و پاپاکان وەکو دین وەکو وەحی مامەڵەی لەگەڵدا کرا ئەوانی زۆر دەڵێن کە نای پێکن لەگەڵ واقع لەگەڵ عیلم لەگەڵ عەقڵدا تێک دەگیرێ لە ئەسڵی دینیش دەکەونە گومانەوە بۆیە دەبێت زۆر وریابین بۆچوونی بەشەرەکان و تێگەیشتنی بەشەرەکان لەگەڵ وەحی خوا تێکەڵ نەکرێ هەر بۆیەش پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو من لە کتێبی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسم کردووە پێغەمبەری خوا بۆچی دەیفەرموو لا تەکتبوا عنی لە فەرمایشتەکانی من مەنووسنەوە ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ و عومەر خوا لێ ڕازی بێ قەدەغەیان کرد فەرمایشتەکان بنووسرێنەوە دەترسان لەوەی کە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دواییش هندێک تێگەیشتن و بۆچوونی هاوڵان خۆشیان لەگەڵ ئاەتەکان تێکەڵ بکرێن ئەوان دایانزانی خاوەن کتێبەکان جوولەکە و نەسڕانیەکان و خاوەن کتێبەکانی دی دایانزانی تووشی چ دەردێک بوون لە ئەنجامی ئەوەدا کە قسەی بەشەریان لەگەڵ وەحی خوادا تێکەڵ کردووە چۆن سەریان لێ شێواوە بۆیە داگوت هیچ لەگەڵ بە قورئان تێکەڵ نەبێ دوای بۆچی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزا ڕێگەدرا تەدوینی سونەت بکرێ خۆ پێشش فەرمایشت هەر نووسرا بوونەوە بەڵام بە ڕەسمی ڕاگەیاندرا چونکە تازە دڵنیا بوون کە قورئان شوێنی خۆی گرتووە و هیچ کەس تازە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله بۆچوونی زانای لەگەڵ ئاەتێکی قورئاندا تێکەڵ ناکە کەواتە ئەوەی کە جەنابەت پرسید
ئەوەی کە پێوەندی بە کێشەی ئینسانەوە هەموو بۆچی کێشەی وەکو عەرزم کردی لێرەوەیە کە تۆ بێنی غەیری خوا وەکو خوا مامەڵە لەگەڵدا بکەی ئەوە بنچی شیرکە کە غەیری خوا وەکو خوا مامەڵە لەگەڵدا کرد ئەوە هەموو هەرچینی حراف و لادان و بێزراندنی دینی خوای لێرەوە سەرچاوی گرتووە بۆ لە سوورەتی شوعەرادا موشریکەکان دەڵێن چی تالله إن كنا لفي ضلال مبين إذ نسويكم برب العالمين دڵن سوێن بەخوا ئێمە لە گومڕایکی ئاشکرا دابووین کە ئێوەمان لەگەڵ پەروەردگاری جیهانیاندا یەکسان دەکرد کاکە پەیوەند هەرچی غەڵەت و پەڵەتی ئەهلی دینە لێرەوە سەرچاوی گرتووە خۆ بەنسبەت ئومەتی پێغمبەریش و هەروە عەلەیهی سەڵات وسەلام کە هەندێک لە موسڵمانان جیرۆدە دەبن بە شیرکەوە بە جۆرە لە جۆرەکانی شیرکەوە لەبەرەوە کە غەیری خوا وەکو خوا مامەڵە لەگەڵدا دەکەن شیفای نەخۆش هەرخوا دەیدا وەئیذا مەریض فهو یەشفین کەسی و پێی وایە نەخێر فڵان کەسیش دەگونجێ شیفا بدا دەگونجێ ئەوە هۆکارێک بێ بۆ چارەسەر بەڵام شافیەکە ئەوەی شیفایەکە دەدا هەرخوای پەروەردگارە ئەوەی کە سەر دەخا و ژێر دەخات عەزیز دەکا و ذەلیل دەکا دەوڵەمەند دەکا و هەژار دەکا ئەوەی لە پشت ئەو حاڵەتانی هەمووی بەس خوای پەروەردگارە بەڵام هۆکارەکانیش کاریگەری خوان هەیە ئەوی لەبەرەوەی خوای پەروەردگار کاریگەری خستۆتە نێوە نێویان مامۆستا هەر لەم بابەتەیە کۆمەڵێک شتپەرستیت هێناوە ینی باوا بڵێن لە شەیتان پەرستیەوە هەتاک وەگاتە نەتەوە پەرستی ینی کۆمەڵێک لەو دەسەواژانەت هێناوە بەس یەک شت سەرنجی ڕاجی شەمەویش باسی حیزب پەرستیەکەی تەبەن مامۆستا حیزب پەرستی ڕەنگە لەم سەردەمای شتێکی باو بێ بەس قسەکەمان لەسەر وشەی پەرستیە ینی چی ئەبێ بە پەرستی ینی ئەبێ بە حیزب پەرستی لەو لاشۆ با زۆر غەدر نەکەین حیزبیش لە فەردەمی خەڵکە ناشیرن بووە بۆ مانای کە تەسەورەکان هەر کەسێک بچێتە ناو حیزبێکەوە پێی وایە و حیزب پەرستیە یاخود با بڵێنەوە داکۆچێکی زۆرە لەو حیزب و نازانمانە ینی لەم نێوەندەیە حیزب پەرستی بەچی ئەگوترێ و غەدرەکەش ئەگەر باسکەین ینی لەو ڕانگەوە غەدری ژەکرێت ڕاستە نای ئەمە دەبێ خوا دەفەرمێ وەئیذا قولتم فاعدلوا ئەگەر قسەتان گوت دادگەرانە قسە بکەن ئێمە نابێ نە زوڵم لە کەس بکەین نە زوڵم بۆ کەس بکەین زوڵم لێکردنی ئەوەی مافەکەی نەدەینێ زوڵم لێکردنی ئەوەیە کە زوڵم بۆکردنی ئەوەیە کە مافی زیادی بدەینێ جارێ دەبێ و شەی پەرستن پێشێ بزانین جا ئەو جارە زانین ڕژێم پەرستی و حیزب پەرستی و هەوا پەرستی و مانگ پەرستی و خۆر پەرستی و دەوڵەت پەرستی و نەتەوە پەرستی و نیشتیمان پەرستی یعنی چی پەرستن واتە ئەو پەڕی ملکەچی وێڕای ئەو پەڕی خۆشویستن وێڕای ئەو پەڕی پشت پێبەستن وێڕای ئەو پەڕی بە گەورەگرتن وێڕای ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەر هەبوون بەرامبەر بە شتێک جاگەر ئەوانە بۆ نیشتیمان بن ئەو پەڕی خۆشویستنت بۆ نیشتیمان هەبێ بەشی خوات نەهێش بێتەوە هیمانە نیشتیمانی پەرست ئەو پەڕی خۆشویستنی بۆ حیزبەکەی هەبێ یعنی هەرچی حیزبەکەی گوتی تەسلیمی بێت بە حەق و ناحەقەوە بە چاک و خراپەوە مانە حیزبەکە دەپەرست عەبدهاتی بۆ بکە ئەگەر ئەو پەڕە ئەو پەڕانە ئەو پەڕی خۆشویستن و لێترسان و پشت پێ بەستن و مل بۆ کەسکردن بۆ ڕژێم بێ بۆ حیزب بێ بۆ هەوا ئارزوو بێ بۆ شەیتان بێ بۆ مرۆڤێک بێ بۆ شێخێک بێ بۆ زانایەک بێ بۆ سەرۆک حیزبێک بێ بۆ هەر کەسێک بێ مانە تو ئەو کەسە لە شوێنی خوادانەوە بۆچی دەبێمە ئەو پەڕی خۆشویستنمان تەنیا بۆ خوا هەبێت چونکە تەنیا خوا شایستەی ئەو پەڕی خۆشویستنت بۆی هەبێ بۆچی دەبێ ئەو پڕی ملکەسکردنمان تەنیا بۆ خوا بێ چونکە تەنیا خوا شایستی ئەوەیە ئاوا خۆتی تەسلیم کەی بەڕەهایی ئەوی دیکە یا وەکو خۆتە کە مرۆڤە یا جینە لە خوار مرۆڤیشەوەن یا فریشتەیەکە کە نەیان بینین یاخود لە خوار خۆتەوەیە کە ئاژەڵە و پارەیە و سامانە و نیشتیمان ئەو شتانەیە بۆیە هەر کاتێک مرۆڤ غەیری خوای سوبحانەوە تەعالە وەکو خوام مامەڵە لەگەڵدا کرد بۆ لە ڕووی پەرستش و پەرستن یعنی چی وەکو گوتم ئەو پەڕی خۆشویستن و لێترسان و بە گەورەگرتن و بل بۆ کەسکردن ئەوە شیرکە بۆ خۆی ئەمجا لێرەوە ئەگەر ئەوەت بۆ حیزب بێ یعنی چی بۆی کە زوڵم لە حیزب نەکەین یعنی حیزبێک کە دێت بەبێ ئەوەی گوێ بداتە وەحی خوا بەبێ ئەوەی گوێ بداتە حەڵاڵ و حەرامی خوا دەڵێ هەرچی من پێم گوتو دەبێ وا بکەی بۆکو من جۆزا گوتومە هەندێک لە حیزبە ئەڵمانیەکان خەڵکیان بە شەرتی مەڕ دەبێ مەڕ و بزن کاکە تۆ ئەندامی حیزبەکەی منی بەڵێ دەبێ مەڕبی یعنی چی یعنی بە خۆی عەقڵی نەبێ من وەکو کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی دەڵێمەوە حەرامە
ئەگەر حیزبێکی ئیسلامیش بێت ئەگەر کە بەرنامەکەی قورئان و سونەت و شەریعەتە حرامە ئەندامەکانی خۆ دەکو مەڕ و بزن مامەڵە لەگەڵدا بکەیت. ئێمە ناڵێین ئیغمض عینەکە واتەبیعنی چاو بنووقێنە بە دوامکەوە دەڵێن چاوت بکەوە بە دوامکەوە تەماشام بکە. تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی چۆن فێر کردو خوالیان ڕازی بێت تەماشا بکە کاکە پەیوەند ئەلێرەدایە حیزب و کۆمەڵێکە لەسەر حەق کۆ دەبێتەوە بەرنامەکەی وحیە لەگەڵەوەی کە بەرنامەکەی هەوا و ئارەزووی مرۆڤ لێرە لە یەکجا دەبنەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی بەڕێزی وا فێر کردووە شتێکی کردو توانای پێغەمبەری خوا ئەوە وحیە خوا فەرموویەتی ئەگە فەرموویەتی بەڵێ توانێتەوە تەسلیمی چۆ خوا لە هەمومان ساترەزانێ ئەگە فەرموویەتی نەخێر توانێت تێبینیمان هەیە ئەگەر تێبینان توێنێک هەستۆتە ڕوو وەکو جاری کە باسمان کردو لە زەنجی بەدردا دوای ئەو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوپایەکەی لە شوێنێک سەقامگیر دەکا الحەبابی کوڕی موندیر کە هیچێکە لە هاوڵان دیارە خبرە و شارەزای جەنجی هەبووە دەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم مەنزڵگایە خوا فەرموویەتی ئێمە لێرە سەقامگیر بین یاخود تاکتیشی جەنجیە دەفەرمێ بەڵکو تاکتیشی جەنجیە دەڵێ ئێرم شوێنی گونجاو نییە بۆی ڕوون دەکاتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەوەی گوێی لێ دەگرێ لێ وەردەگرێ مەبەستەمەوەی کە هاوڵان خوالیان ڕازی بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای فێرکردن و عەقڵی خۆیان دانەخەن و چاو نەنووقێن و شوێنی بکەون بەڵکو چاو بکەنەوە ئەگەر وحی خوایە خوا لە هەموو کەس زاناترە ئەگەر ڕێی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەگونجێ نەی پێکابێ دەگونجێ ڕایەکی لەو ڕایە باشتر هەبێ وای فێرکردوون جا حیزبێک کە ئەندامەکانی خۆی بکاتە مەڕ و بزن وەکو ڕۆبۆت مامەڵەیان لەگەڵدا بکە ئەو حیزبە ماناوە چاوەڕێ دەکا کە ئەندامەکانی وەکو بت بیپەرستن بەڵام حیزبێک کە ئەندامەکانی خۆی وا پەروەردە کردووە وا باردێنێ کە نەخێر ئێمە دەبێ هەومان پابەند بین بە وحی خوای پەروەردگارەوە و قیادە لە پێش بنکە دەبێت لە پێش خوارێ دەبێت پابەند بێ سەرێ لە پێش خوارێ و ئەو شەریعەتە بۆ هەمووان پابەندکەرە و ئێوەش چاو بکەنەوە وریابن هۆشیار بن ئیمام لە شوێنێکدا نەیپێکە ها لە پێشنوێژیدا شەریعەت دایناوە ئەگەر ئیمام هەڵەی کرد پیاوان بڵێن سوبحان الله ئەدی ئافرەتان بۆی ئەوان دەنگ بەرز نەکەنەوە بە لەپی دەستیان لە پشتی دەستیان بدەن یعنی ئیمام ئاگادار بە هەڵەت کردووە هەموو بۆیان هەیە ئیمام ڕاستکەنەوە قبول نەکەن بە هەڵەدا بڕوە تەنبیهی بکەن ئاگاداری کەنەوە ئیسلام ئاوای دەوێت جا حیزبێکی ئاوا و کۆمەڵێکی ئاواکە هەموو ئەندامەکان پابەند دەکا کە هەڵە ڕاستکەنەوە بۆ پێشەوایەکان بە پرسەکانیان ئەوە سەنەم نییە و بت نییە بەڵام ئەوەی وانە بێ چاوەڕوانی بکا لە خەڵک ئەمن جارەوە ئەندامی حیزبێک دەبین بابە ئەو سیاسەتی حیزبەکەی تۆ گرتووی وەڵی ڕاستە بەڵام دەزانم هەڵەیە ئەی بۆ ئەی آخر چ بکەم لێم قبول ناکەن بەڵام ئایا لە لایەنێکی ئیسلامیدا کەسێک شتێک بەڕەخنە بزانێ بە هەڵە بزانێ لێ قبول ناکرێ بەڵکو واجبە لەسەری عومەر خوا لێ ڕازی بێت چی دەگوت دەیگوت ڕەحیم الله امرأ ئەهدا ئیلەیە عیوبی خوا بەزەی بەو کەسەدا بێت و عیبەکانی خۆم بە دیاری بۆ دەنێرێ جارێک لە مەجلیسێکدا یەکێک گوتی یا عومەر ئیتەقی الله پارێز لە خوا بکە یەکێک لێ گوتی چۆن وا بە ئەمیری مومینین دەڵێی یعنی بۆ لە خوا ناترسێ پارێزی بەرامبەر بە خوا ناکە گوتی دعها لا خير فيكم إن لم تقولوها ولا خير فينا إن لم نسمعها ليه ربابيله ئەگەر ئێوە نەیڵێن خێرتان پێوە نیە ڕەخنە نەگەر لە بەرپرسەکانی خۆتان و ئێمەش ئەگەر وەری نەگرین ئێمەش خێرمان پێوە نیە ئەو پەروەردەیە ئەو جۆرە کۆمەڵ بوونە ئەو جۆرە کاری هەرەوەزیە ئەوە وحی فێرمان دەکا بەڵام ئەوەی دی نا تۆ دەبێ ڕۆبۆت بی کۆنتڕۆڵ کرابی ئەوە چی ئەو بتپەرستی لە ڕاستیدا حیزب پەرستی ئاوایە بەڵێ دەستخۆش بێ مامۆستا ڕەنگە چەند خولەکێکم ما بێ کۆتا پرسیاری ئەمەڵ خێش بکەم دەنووسیت گەورەترین پایە و بنچینەی بیر و باوەڕی ئیسلامی دوای بڕوابوون بەخوای گەورە بریتە لە ئیمان بە ڕۆژی دوایی قسەکەمان لەسەر ئەوەیە چۆن ینی ئەوانی دوای بڕوابوون بەخوای گەورە اینجا یەکسەر ڕۆژی دوایی ئەمە حکمەتەکەی چییە مامۆستا حکمەتەکەی ئەوەیە کە خوا سوبحانەوە وتعالە ئێمەی لێرەدا داناوە تۆ لەم دنیادا دەبێ خوا بناسی ئیمانی پێبێنی وەکو
وەکو بەدیهێنەر پەروەردگار مشورخۆری کەون و کائینات ڕۆژێکی دیکەشی داناوە کە ئێمە بەدیداری دەگەینەوە کە ڕۆژی دواییە ئەوەکو ینی ڕیزبەندێکی لۆژیکی ئێرە مەبدەئە سەرەتایە ئەوێ مەسیر و سەرنجامە لە قورئاندا زیاتر لە 20 تا 30 شوێن ئیمان بەخوا و ئیمان بە ڕۆژی دوای پێکەوە هاتووە آمن بالله واليوم الآخر يؤمنون بالله واليوم الآخر کاکە پەیوەند ئیمان بەخوا سبحانه وتعالى یەکسەر پەلکێشی ئیمان بە ڕۆژی دوایی دەکا ئەگەر ئیمانمان بەخوا بێ ئەگە خوا بەڕاستی بناسین چاکی بناسین دەزانین ئەو خوایە هەر ئەو 6-7 ساڵەی بە ئێمە نەداوە ئەم 6-7 ساڵە بای ئەوە ناکەم مرۆڤ ژیانی تێدا بگوزارێنێ دەبێت شوێنێکی کە هەبێ دەبێت قۆناغێکی کە هەبێ پاشان لەم ژیانە دنیاەدا تەماشا دەکە هەیە هەر چاکە دەکا هەیە هەر خراپە دەکا ناگونجێ وەکو یەک سەرنجامەکەیان دەبێت شوێنێکی کە هەبێ قۆناغێکی دیکە هەبێت و دەبێت مرۆڤ ئەو هەموو خولیا و ئاوات و هێوانەی کە هەینی لە دنیادا بۆی جێبەجێ نابێت دەبێت شوێنێکی کە بێ لەوێدا ئەوانە ئەو هەستانە ئیشباع بکرێن تێر بکرێن چونکە تەماشا بکە زانایان دەڵێن خوا هیچ شتێکی لە مرۆڤدا دانەناوە مەگەر لە دەرەوەی مرۆڤ تێرکەری ئەو هەستەی داناوە مرۆڤ تینوی دەبێت ئاو هەیە لە دەرێ مرۆڤ حەزی بە شیرینە شیرینی هەیە حەزی بە سوێرە سوێر هەیە حەزی بە مزرە مزر هەیە حەزی بە پیاو حەزی بە ئافرەتەیە ئافرەت هەیە ئافرەت حەزی بە پیاو هەیە لە دەرەوەی خۆی هەرچی خوا مرۆڤ حەزی بە خەو هەیە خەو هەیە هەرچی مرۆڤ حەزی لێتی لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی غەریزیەکانەوە لە دەرەوەی مرۆڤ هەیە بەڵام شتێک هەیە کە لەم دنیادا نییە مرۆڤ حەزی لە خولودە مانەوەی هەمیشەی لێرە دەستمان ناکەوێت شوێنێکی دیکە هەیە ئەو هەستەشمان تێرکە ئەویش ڕۆژی دواییە جا ئیمان بە ڕۆژی دواییش لە ڕاستیدا مرۆڤ فێر دەکات چۆن بژی کاکە ئەو کەسی وا هەز دەکات دەچێتەوە خزمەتخوا بەخوا ئەو هەستە ئەو ئیمان و قەناعەتە کە دەزانێت دەچێتەوە خزمەتخوا بە دیداری خوا شاد دەبێتەوە جۆرێک ژیانی ڕنگ دەکات جۆرێک ژوانی بۆ دیار دەکات زۆر جیالەوەی کە پێی وایە دەبێتە بەردی بنگۆمێ و کەس پێی ناڵێ ئەرێ لەکوێ ڕاهاتی و بۆچی دروست بووی و بۆ هات کرد و بۆ هات نەکرد بەڵێ ئەی مامۆستا چەندێک پێوەستە بێتەوە بە مەسەلەی غەیبیاتەوە ڕۆژی دوایی ئەوە ئەمەزانی کە لە عیلمی خوای پەروەردگارە و لا ئێمە شتێکی غەیبیە و ئیمان هێنانیش بە غەیب خۆ دەزانی لە بابەتێکی گرنگی ئیمانیە هەر یەکەمین وەصف کە خوا ئیماندارانی پێ وەصف دەکا ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب خوا غيبة ناديار دیارە ئەگە بەساوی سەر بۆ بگەڕێنیا دیارە بەڵام بەساوی عەقڵ و دڵ دیارە بۆی عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ قسەیەکی جوانی هەیە توێتی لەو کوشف الغطاء مەزدەدت یەقینا ئەگەر پەردە لابچێ یەقینم زیاد ناکا بۆ قسەکەی زۆر جوانە چونکە بە چاو کاکە پەیوەند دەگونجێ شتێک ببینی وانە بێ بە هەڵەدا چووبی قەڵەمێک بخە پەرداخی ئاوە قەڵەمەکە بە شکاو دەبینی وانە هەستی هەستکردن سێ پەرداخ بێنە یەکێکیان ئاوی گەرم یەکیان زۆر سارد یەکیان شیلەوتێن هەستەکە بە هەڵەدا دەچێت خۆر بە قەت بێژینجێک دەبینی بەڵام ملیۆنێک و 300,000 جار هێندی زەویە مانگیش هەر بە قەت خۆر دەبینی بەڵام مانگ زۆر لە زەوی گچکەترە ئەوە چاو بە هەڵەدا دەچێت گوێ لە 20 لەرینەوە دەبیستێ تاکو 20,000 لەرینەوە نە لە 20 کەمتر دەبیستێ نە لە 20,000 زیاتر دەبیستێ هەموو هەستەکان بە هەڵەدا دەچن کەواتە عەلی خوا لێ ڕازی بێت دەڵێ من ئەگەر پەردە لابچێ یەقینم زیاد ناکات چونکە پەردە لابچێ بە چاوی سەر خوا دەبینم زا بە چ معلوم چاوم بە هەڵەدا ناچێ بەڵام خوا لە ڕێی وەحیەوە بە منی فەرمووە کە پەروەردگارت ئەوە سیفەتێتی و ئەوە حاڵیەتی ئەوە ناویەتی و ئەوە کردەوەیەتی ئەوە بەرنامەیەتی من متمانەم بە وەحی خوا زیاتر تاکو لە چاوی خۆم و لە هەستەوەرەکانی خۆم کە بە هەڵەدا دەچن مەبەستمەوە کە فعلا هەموو شتەکان ئیمان بە ڕۆژی دوایی ئیمان بە وەحی پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم بەڵێ وەکو مرۆڤ بۆ بینیومانە بەڵام وەکو وەحی بۆ هاتنی غەیب بۆ ئێمە یعنی هاوڵان دەڵێن ئەمە جاجات جۆمان لە دەنجی وەکو گرمەی هەنگ دەبوو لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەکەوتە حاڵەتەوە ئەمە قسەمان لەگەڵ نەدەکرد ئەوی دەکەوتە حاڵەتێکی نائاسایی دوایی دەفەرموو خوا وەحی بۆ ناردم
جاری وە هەبووە جیبریل چۆتە سەر شێوەی دیحیەی کەلبی سەحابیەک بووە شکل و شێوەیەکی جوانی هەبووە هەروان زانیوە دیحیە بوو هاتۆ بۆ لای دوای فەرمی دیوە جیبریل بوو لەسەر شێوەی دیحیەی کەلبی هات بوو بۆ لام دیحیە هەر لە ماڵی خۆی بووە ئەوانیش بینیویانە ئەوە دیحیە چی ئیشێکی بە پێغەمبەر وسڵام فەرمیەوە جیبریل بوو هات دەهاتە سەر شێوەی ئەو بەڵام وەکو محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بینیویانە وەکو مرۆڤێک بەڵام وەکو وەحی بۆ هاتنەکە غەیب بووە کەواتە لە ئەسڵدا ئەو سێ پایە گرنگە ئیمان بەخوا ئیمان بە ڕۆژی دوایی ئیمان بە وەحی و پێغەمبەرایەتی ئەوە دەبێتەوە سێ کوچکەیەک دەبێتە سێپایەیە کە هەموو ئیمان و ئیسلام لەو سێیانەدا کۆ دەبنەوە بەڵام مامۆستا ئەڵقەی ژمارە 46مان کۆتایی هات سوپاس بۆ وەڵامەکانت سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوومان کردی من ماندوو نابم و سوپاس بۆ ئێوەش کاکە پەیوەند وە سوپاس بۆ هاوکارانیشت دەستان خۆش بیاخوا بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ئەم جارەشمان تاکو و بە یەک گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێ خواتان لەگەڵ